من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهەمتا بۆ کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. خاکی عێراق خاکێک کە قەبری زۆرێک لە ئەصحابی پێغەمبەری صلی الله عليه وسلم لەخۆ گرتووە. ئەو هاوڵانەی بە دەوری پێغەمبەرەوە بوون صلی الله عليه وسلم، هەندێک ئەفەرموون 124,000 و هەندێک ئەفەرموون 114,000 بوون. 10,000یان لەناو مەککە و مەدینەیان، ئەوانی تریان بڵاو بوونەوە بە جیهانە بۆ خزمەتکردنی دین لە ئەفریقیا و سەمەرقەند و بوخارا و هەتاوەکو سینیش گۆڕی ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم تێ ئەبینرێ. لەناو عێراقا 164 سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ثابتی قەبریان هەیە. ئیبراهیم نیعمە یەکێک لە نووسەرە گەورەکان ئەفەرمێ دوای دیراسەیەکی ورد 164 سەحابە بە تەثبیت و ئیسباتی مێژوویی گۆڕەکانیان لەناو خاکی عێراقە. هەندێک لەم هاوڵانە زۆر باریزن، زۆر مەشهورن، لە ئێمەوە زۆر نزیکن. زۆر گرنگە ئەولادەکانمان تربیەت بکەینەوە لەسەر حوبی ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم. بەتایبەتی لەم زەمانەیە ئەگەر پێمان بوتێ تعریفێکی ئەهلی سونە و جەماعەت بکەن، ئەڵێن ئەهلی سونە و جەماعەت ئەهلی حوبن. هیچ پێغەمبەرێک نی ئەهلی سونە و جەماعەت ڕقیان لێبێ، وەکو یەهود و نەسارا نین. هیچ هاوڵێکیش نییە وەکو فێرقە گومڕاکان ئێمە ڕقمان لێیان بێ. هەموو هاوڵانی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم خۆشەون. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ فمن أبغضهم فببغض أبغضهم. هەر کەسێ ڕقی لە هاوڵان بێت ئەوە ڕقی لە منە، بۆیە ڕقی لە هاوڵانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئەگەر دڵی هەڵکۆڵی لە ناوەوە ڕقی لە پێغەمبەرە صلی الله عليه وسلم. یەکێک لەو هاوڵە بەرز و بەڕێزانە بریتیە لە ئەنەسی کوڕی مالک رضی الله تعالى عنه، خزمەتکارە زۆر گەورە و شیرینەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم گۆڕی لە بەسڕەیە. ئەفەرمێ عمری 10 ساڵە کاتێکە یەتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، دایکی ئێهێنێ ئەکاتە خزمەتکار. هیچ ئیشێک نەماوەتەوە بۆ ئەم بیکات، تەنها یەک ئیش ماوەتەوە. طبعا لە نەسەبە لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکە گرنەوە، چونکە بەشێک لە خەزرەج خاڵوانی پێغەمبەرن صلی الله عليه وسلم. ئەفەرمێ کاتێک کە هاتە خزمەت خۆشەویست هیچ شتێک نەما بۆ تەنها نعلەکانی پێغەمبەر نەبێ صلی الله عليه وسلم. بۆیە لە هەندێک شوێنە بە خادم و نعالی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ناوزەند ئەکرێ. 10 ساڵی ڕەگ لە خزمەتی پێغەمبەرە ئەبێ صلی الله عليه وسلم و خزمەت ئەکا. ئەفەرمێ کە دایکم بردمی بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم، فەرمووی یا ڕەسوول الله هذا ئونەیس، ئەمە ئونەسە بچووکەکەیە، ئەنەسی بچووکە کوڕە بچووکەکەمە، هێناومە غولام لەبیب کاتب، زۆر زیرەکە و نووسەرە. لەو کاتە نووسین کەم بوو، ئەم مناڵە نووسینی ئەزانی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قبوڵی کرد کە خزمەتکاری بکە، دوعای بۆ کرد. فەرمووی اللهم ئەکثر ماله، خوایە ماڵی ئەم کوڕە زۆر زۆر بکە، وولده ئەولادیشی زۆر زۆر بکە، وأطل عمره عمری زۆر درێژکە، واغفر ذنبه لێشی خۆش بە. لە ڕوایەتێکا وأدخله الجنة، خوای بیخەرە ناو بەهەشتەوە.
ئەفەرمێت 10 ساڵ لە خزمەتی پێغەمبەر بووم صلی الله عليه وسلم یەکجار ئۆفێکی بەرامبەر نەکردم ئەفەرمێت بەرزترین ئەخلاقێک کە بینی بێتم لە پێغەمبەرا بینیومە صلی الله عليه وسلم ئێمە هەمومان ئەزانین ئەو کەسانەی کە زۆر نزیک ئەبن لێتەوە ئەسراری تۆ ئەزانن ئەسرارەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێکەوە ئەنەس پێیان ئەزانێ ئەم ئەسرارانە بریتین لە چی ئەفەرمێ کانە ئەحسن الناس خلقا بە ئەخلاقترین بە ڕەوشترین مرۆڤ بوو لەسەر زەویە کە باسی ئەخلاقەکەین تەنها بابەتی جنس و ئەوانە نییە ئەخلاقی زمان ئەخلاقی دڵ ئەخلاقی فکر ئەخلاقی کردەوە هەموو ئەمانەکەن ئەخلاق لە حیاتی ئینسانە ئەفەرمێ هیچ بۆنێکم نەبیستووە بە ئەندازی بۆنی عارەقەی پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆش بێ ئەفەرمێ نە میسک نە عەتر نە لە عمری پێغەمبەرا صلی الله عليه وسلم لە دوای ئەویش کە عمری زۆر درێژ بۆ ئەنەس ئەفەرمێ ئەبەدەن بۆنی شتێکم نەکردووە کە بۆنی عارەقەی پێغەمبەر بدا صلی الله عليه وآله وسلم لە هەموو غەزوەکانە ئەم سەحابەیە بەشداری ئەکا حتا لە غەزوەی بەدر و ئوحودیشا کە زۆر مناڵە وەکو جەنگاوەر بەشداری ناکە بەڵام وەکو مناڵێکی خزمەتکاری پێغەمبەر صلی الله عليه وسلم خزمەت ئەکات و لە خزمەتی ئەبێ و بەشداری ئەکا ئەفەرمێ هەندێک جار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەسرارێ لە ئەسرارەکانی پێ ئەوتمەوی لای کەس قسە مەکە تاقی ئەکردەوە ئەفەرمێ حتا دایکم کە پێ ئەوتم یان خێزانەکانی لە ژیانی خۆی لە دوای خۆیان ئەبەدەن سیڕێکی پێغەمبەرم صلی الله عليه وسلم کەشف نەکردووە بە زمانمان نەهاتووە جارێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناردی بۆ ئیشێک تەمەڵی کرد مناڵی بینی یاریان نەکردەوە چۆن ئەو مناڵانەوە بۆ یاریکردن فەرمووی کاتێکم زانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دواوە جلەکانم ڕائەکێشە کە لام کردەوە فەرمووی ئیشەکەت کرد پێم وت لە بەرامبەری ئەوتم نەعەم الآن ئەذهب ئێستا ئەڕۆم بەپەلە ئەڵێ زۆر قەت جارێک لە جاران نەبووە سەر کۆنەم کە ئەفەرمێ بەپەلە چووم ئیشەکەم بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم کرد ئەم پیاوە زۆر بە عەزیمی ئەژی دوو جۆر جیهادی زۆر گەورە لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەموو غەزوەکانە مشارەکەی کردووە بەشدار لە دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە جیهادی علم و زانست و زانیاریە عێراق یەکێک لەو کەسانەی کە ڕۆشنی کردوێتەوە بە علم و زانیاری بریتێ لە ئەنەسی کوڕی مالک کە حەدیثەکانی پێغەمبەری صلی الله عليه وسلم لە بەسڕەیە پەخشە کرد و بەسڕە شوێنێ بوو کە بە هەموو جیهانی ئیسلامیە مەدرسەیەکی گەورە لە تەفسیرە لە نەحوە بریتێ لە بەسڕە ڕیوایەتی زۆر لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕیوایەت ئەکرد و پەخش ئەبوو بە جیهانی ئیسلامیە ئەنەسی کوڕی مالک لە ژیانە ئەم دوعای پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆی کەوتۆتە کەڕەم یەکێک بۆ لەو هاوڵانەی کە زۆر دەوڵەمەند بوو ئێمە دوو جۆر هاوڵی پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وسلم جارێک بۆم باس کردوون نە هاوڵی فەقیری خۆی ئەگۆڕێەوە بە دەوڵەمەندی نە دەوڵەمەندەکەش دەوڵەمەندی خۆی ئەگۆڕێەوە بە فەقیری ئەم فکرانەی کە ئێستا هەن ئێمە هەمومان ئەبێت دەوڵەمەند بین هەڵەیە ئەسڵەن فەقیر ئەبێت چێژ وەرگرێت لە فەقیری خۆی دەوڵەمەندیش لە کاری خۆی ئێمە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەناو هاوڵانە ئەمە ئەبینین عەبدوڕەحمانی کوڕی عەوف و عوثمانی کوڕی عەفان ئەبینین بەو دەوڵەمەندیە ئیمامی ئەبوبەکر بەو دەوڵەمەندیە لە بەرامبەریشە ئەبوو ذەڕێکی غیفاری ئەبینین کاتێکەوە تەنها ئەوەندە خواردنی ئەو ئێوارەیە هەبێ ئیتر هەر هەمووی ئەبەخشێت و حشتێک لای خۆی ناهێڵێتەوە ئێوە بە فەقیری بژی ئەنەسی کوڕی مالیکێکە لەو هاوڵانەی کە زۆر دەوڵەمەندە چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعای بۆ کردووە لە ئەولادەکانە کە فەرموویەتی خوایە ئەولادی زیاد کە ئەفەرمێ 80 مناڵی خۆم بینی کەوا مردن بە تاعون لە وەچەکان کاتێکەوە لە بەسڕە ئەبێ لە کۆتایەکانی عومریە 100 لە ئەولاد و وەچەکانی خۆی ئەبینێ ئەفەرمێ 80 شیان مردووی یانی 180 عمری لە 100 ساڵ تەجاوزەکە ئومێدەکەین دوعاکانی تری پێغەمبەر صلی الله عليه وسلم کە فەرمێتی وەغفر ذنبه وأدخله الجنة ئەوانەشی بۆ بەرپا بێکە سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم زۆر حەدیث و فەرمایشتی لە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم گێڕاوەتەوە مسندی ئەو زۆر قەرەباڵخە بە فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمومان ئەزانین بیستومانە کە بۆ ئەم زەمانەی ئێمە زۆر گرنگە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێتی لا تحاسدوا کوڕە حەسادەت بە یەکتر مەبەن حەسود مەبن بەرامبەر بە یەکتر دڵتان پاک بێ لە ئاستی نیعمەتێک کە خوا ئیدا بە عەبدێ لە عەبدەکان ئەوەیانی جوان کردووە خەڵقی کردووە ئەمانی پارەدار کردووە
ئەمانی بە شخصیت کردووە، ئەمانی بە عیلم کردووە، حەسادت بە یەکتر مەبەن ئەبەدەن. ڕقەبەرایەتی لەگەڵ یەکترا مەکەن ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. اینجا ئەفەرمێ لەگەڵ یەکترا سیلەی ڕەحم قەتع مەکەن. ئەو قسەی لەگەڵ ئەوان نییە، برا لەگەڵ برایە ئەی هاوار لەو زەمانەی تێکەوت لەسەر شتانێکی دنیەوی، لەسەر مناڵێ، لەسەر ژنێ، لەسەر پارچە باخێ، نازان برایەتی بینی براکان تێکەچێ. ئەفەرمێ وەکوونوا عیباد الله ئیخوانا، مەرهەمی برینی ئەم ئومەتە ئەمەیە، هەمووتان عەبدەکانی خوا بنە برای یەکتر. برا لە ڕاستیە ئێستا کە باسی برا ئەکەین لەم زەمانەی ئێمە کافر و بێدین وهای لێ کردوین، دنیای فانی وهای لێ کردوین، نمونەی برامان بۆ نایەتەوە. براکان لەگەڵ یەکترا کۆگنین، براکان لەگەڵ یەکترا سەر لە یەکتر نادەن، پشتی یەک ناگرن. جاران ئەیانوت ئەگەر هەموو دنیا دوژمنت بێ برا پشتت بێ، ئەم ئێستا براکان پشتی یەکتر ئەشکێن. ئیتر تەحەزوب بڕێ ڕەحمی کەم کردوینەتەوە، سیاست بڕێکی کەم کردوینەتەوە، ماڵ و سەرەت و سامان کەمی کردوەوە، حەسادەت کەمی کردوەوە، حەسادەت حەسوودی بە یەکترە بێ. ئیمامی غەزالی فەرمی ئەقرانەکان لە بین یەکترە حەسوودی بە یەکتر ئەبن، ئەبێ لەبەر ئەوەی هەمیشە یەکتر ئەبینن، ماڵەکان یەکتر ئەبینن، داهات یەکتر ئەبین، حەسادەت بە یەکتر ئەبن. ئەمە فەرمایشتێکە کە ئەنەسی کوڕی مالک ڕیوایەتی کردو بۆمان کە پێمان ئەڵێ ئەبەم شێوازە مامەڵە بکەن لەگەڵ یەکترە. ئەمە کەلیمەیەکی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بۆمان نەقڵەکە، زۆر سەحابە نەقڵیان کردووە. یەکێک لەوانە ئەنەسە. ئەنەس ئەو فەرمایشتەمان بۆ ڕیوایەتەکە ئەفەرمێ لە مزگەوتا بووین کاتێک کە مینبەرەکەی پێغەمبەریان صلی الله علیه وسلم گۆڕی و دارەکەیان لابرد، گوێمان لە دەنگ و نرکە و ناڵەی دارەکە بوو کاتێک کە هاواری ئەکرد بۆ پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم. ئەفەرمێ یەکێک لە جارەکان لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەسێکی خەیاط بەرگدور دعوەتی کردین. ئەفەرمێ لە خزمەتیان ڕۆشتم، ئەڵێ هەندێک خواردنی دا نابوو، نانی هێنا بوو، هەندێک کولەکەشی کردو بەسەریە. ئەفەرمێ هەستم کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەزەکە لە کولەکە بخوا، ئەڵێ من لە قەراخەوە کۆم ئەکردەوە ئەم خستە بەردەمی. ئەفەرمێ فوالله لەو کاتەوە هەتا ئێستا حەزم لە کولەکەیە، لەبەر حبم بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم، لەبەر خۆشەویستیم بۆ ئەو. بۆ ئیمامی نەووی فەرمێ ئەم فەرمایشتە زۆر فەوائیدی گەورە گەورەی تایە. یەکێک لەوانە هەر شتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆشی ویستە بێ ئەبێ ئێمە خۆشمان بوێ. یەکێتر لەوانە ئەفەرمێ ئەو کەسێک کە خەیاطی بکە و بەرگدووری بکە نانەکەی زۆر حەڵاڵە، چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم چوە سەر سفرەی کە یەکێک لە مهنە موهمەکان لە ئومەتی ئیسلامیە. و هەروەها زۆر فەوائیدی تری لەو فەرمایشتەی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم کە ئەنەسی کوڕی مالک بۆمان ڕیوایەتەکە. ئەو فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ المرء مع من أحب، ئەفەرمێ پیاوێ هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی یا رسول الله کەی ئاخرەت دێ؟ والله یا رسول الله پرسیارێکە لە ئێمەش هەومان ئەمانە بزانین کەی ئاخرەت دێ، بزانین خۆشەویست چۆن جواب بداتەوە. فلانە ڕۆژ دێ، فلانە سەعات دێ، 2027 دێ، 2030 دێ. فەرمووی چیت بۆ حازر کردووە؟ چیت پێ هەگبەی تۆ چیت هەیە؟ وتی والله یا رسول الله هیچ زۆر نوێژم نییە، زۆر تاعاتم نییە وەکو خەڵکی تر، بەس یەک شتم هەیە، خوا و پێغەمبەری خوام صلی الله عليه وسلم زۆر خۆشەوە. فەرمووی أنت مع من أحببت، تۆ لەگەڵ ئەو کەسای کە خۆشت ئەوێ لەگەڵ ئەوە حەشرەکرێی. دەرگایەکی زۆر گەورەی عەقیدەی بۆ ئێمە کردەوە کە ئینسان بزانێت کێی خۆشەوێ، ڕقی لە کێ ئەبێتەوە. بەشێکە لە عەقیدەی ئیسلامی کێت خۆش ئەوێ، ڕقی لە کێ ئەبێتەوە. ئێمەی ئیماندار بەتایبەتی لە ئەمڕۆیە زۆر پێویستمان بە ژیانی ئەم کەڵە پیاوانە هەیە بچینەوە خزمەتیان، لەگەڵیانە بژین، لەگەڵیانە دانیشین، کەلیماتەکانیان وەرگرین، بکەینە دەرسی گەورە بۆ خۆمان، بۆ مناڵەکانمان، وەچەکانمان. جومعە ئەڕۆیتەوە باسی چی کرا؟ باسی کەرەوە بۆ مناڵەکانت، باسی ئەنەس کرا، خزمەتکارەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەمە صفاتەکانی بوو، ئەمە جەماڵ و جوانی بوو لە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەبەو شێوازە گوێڕایەڵی ئەکرد. ئەبزان ئەصحاب چۆن پێغەمبەریان خۆشەوێ صلی الله عليه وسلم. ئەنەسی کوڕی مالک لە سەرەمەرگە ئەفەرمێ موویەکی پێغەمبەرم صلی الله عليه وسلم هەڵگرتووە لە لامە، خوا ئەگەر مردم بۆ کەی بخەنە ژێر زمان.
عصايکی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ مایە تخوا عصاکە لەگەڵ ما بخەنە ناو گۆڕەکەوە بۆی شاهد بن بۆ من کە من خزمەتکارەکەی پێغەمبەرم صلی الله عليه وسلم لە قیامەت. ئەصحاب ئەوە دڵیان لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم تێکەڵ بووە کە باسی ئەصحابەکەی باسی چاوێک ئەکەی بە چاوی سەری دیدگای پێغەمبەری کردووە صلی الله عليه وسلم ئەوی بینیوە. بۆیە بەڕێزەکانم ئەمڕۆ ئەم هەموو مسلسلات و فلیم و حەڵقات و ئەم هەموو تۆڕێکەوە دروست بووە هەمومانی سەرگەردان کردووە. ئێمە بێ بگەڕێنەوە سەر ئەم ئەساسیاتانی دینی خۆمان لە خزمەتی هاوڵانی پێغەمبەر بین صلی الله عليه وسلم لە خزمەتی وشەی ئەوانە بین ئەوانە چاوەکانیان لێوی پێغەمبەری بینیوە صلی الله عليه وسلم کە ئەو فەرمایشتانە بۆ ئێمە ئەیگەڕنەوە باسەکە. بۆیە ئێمە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئەمڕۆ لە هەموو کاتێ زیاتر پێویستمان بەو شۆڕشە معریفیە هەیە کە لەگەڵ هاوڵانە بژین ئەمانە بکەینە قودوەی خۆمان و ماڵ و مناڵمان. هەر یەکەمان پێویستی بە ئەستێرەیەک هەیە بۆ ژیان. یەکێ لە هاوڵان هەڵبژێرە بیکەرە ئەستێرەی ژیانی خۆت. ئەنەسی کوڕی مالیک هەڵەبژێری، سعدی کوڕی ئەبی وەقاس هەڵەبژێری، حوذەیفەی کوڕی یەمان هەڵەبژێری، ئەبوو هورەیرە هەڵەبژێری. یەکێک لەو هاوڵانە هەڵبژێرە ژیانی بزانە لەبەرکە لەگەڵ یا بژی چی وتووە لە خزمەت موسنەد و فەرمودەکانیا بە ئەبێ ئەمانە قودوەی ئێمە بن ئەوانە ئەستێرەی ژیانی ئێمن دەستیان پێوە ئەگرین. بۆیە بە درێژایی مێژووی ئومەتی ئیسلامی هەمیشە گەنج و لاوەکان حەزیان کردو لە یەکێ لە هاوڵان بچن. کێن ئەوانەی لە مصعب ئەچن؟ کێن ئەوانەی کە ئامادەن هەموو جەماڵ و حەیاتی خۆیان لە پێناوی داعوای ئیسلامیە سەرف بکەن؟ کێن ئەوانەی وەکو ئیمامی ئەبوو بەکر وەکو ئیمامی عوسمان هەموو ماڵیان لە پێناوی داعوە و کاری مسلمانانە سەرف بکەن؟ کێن ئەوانەی کە بازرگانی ئەکەن بۆ خوا؟ کێن ئەوانەی کە نوێژەکەن بۆ خوا؟ چکە دینداری تەنها نوێژێک نییە. توی ئەهلی بازار، توی ئەهلی مزگەوت، توی ئەهلی دنیا، توی ئەهلی سوڵتە و سیاست هەمووی ئەبێ لە خزمەتی دینە بێ، هەمووی لە خزمەتی ئەو بەرنامە شیرینە ئەبێ. خۆی داوات لێ ئەەکەین بە کەڕەمی خۆت و بە ڕەحمەتی خۆت لەگەڵ ئەنەسا حەشرمان کە یا رب العالمین. خۆی ئێمە هەموو هاوڵانی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم خۆشەوێ خۆت شاهیدی ڕقمان لە هیچ هاوڵێ نابێتەوە زمانمان پاراوە بەرامبەر بار هەموو هاوڵان. یا ربی خۆیە لەگەڵ ئەوانە حەشرمان کە یا رب العالمین. یا ربی خۆیە بە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم قبولمان کە بە شوێن کەوتەی ئەو وەرمان گرە لەژێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان کە یا ئەکرەم الئەکرەمین. خۆیە سەڵات و سەلامی ئەم مەجلیسی ئێمە بگەێنە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە. خۆیە ڕزوانی ئەم مەجلیسی ئێمە بگەێنە هەموو ئەصحاب یەک ناومان لە خزمەتیان بێنە یا ئەکرەم الئەکرەمین. ئیلاهی ئەم عەبدانەی هاتوونەتە ئەم ماڵەی تۆ ئەمانە قەد ڕکوع نابن ئیلا لە بەردەم تۆیانە بێ، سوجدە نابن ئیلا لە حوزور و مەقامی تۆیانە بێ. خۆیە ئەمانە دەستی زەلیلی دوعایان بەرز نەکردوێتەوە بەرز ناکەنەوە ئیلا لە بەردەم بارەگای تۆیانە بێ. دەیە ئیلاهی هەرچی ئەیانەوێ پێیان عەتاکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة.